لەم ڕۆژە پیرۆزەدا کە ڕۆژی عەرەفەیە و حاجیانی ماڵی خۆی گەورە ساڵە کێوی عەرەفەن و نزا و پاڕانەوە ئەنجام دەدەن و مسلمانانیش بە پەرۆشیەوە هاوشانی حاجیان و زۆر جار بە دیار شاشەکانەوە دادەنیشن زگری یادی خوا دەکەنەوە. دەوانێت بزانین پاداشت و خێری ئەم ڕۆژە چیەوە باشترین زیکر و عیبادەت کامەیە. میوانداری بەڕێز مامۆستا حەسەن عەبدوڵڵامان کرد، مامۆستای یاینی لە شاری هەورێر و لەگەڵمانە. مامۆستا سڵاوی خوات لەبێ وم کاتت باش، سپاس بۆ ئامادەبوونت. با بزانین خێر و بەرەکەت و فەڵی ئەم ڕۆژە لە چیدایە. وعليكم السلام ورحمة الله وبركاته. بياني ايواش باش بيت خوا پاداشت داتو يا خواهی مهربان خير و چاکە و عیبادەت و دوعای هەمولایەکمان قبول کات. خواهی پەروەردگار حەجی حاجیانمان قبول کات، دوعای ئەوانی گیرا بکات، لەوان خۆش بێت، لەو کەسانش خۆش بێت کە حاجەکان داوای لێخۆشبوونیان بۆ دەکەن. وخوای گەورە حاجیش بە نەسیب منیش و ئێوەی بەڕێزیش بکە ئینشاء الله تعالى لە ساڵانی داهاتوو لای خوای پەروەردگار ئاسان و سەهلە ان شاء الله. طبعا ئەم ڕۆژە معلومی جەنابتانە کە ڕۆژی عەرەفەیە، بەشێکە لەو نۆ ڕۆژەی کە لای ئێمە مەشهورە بە نۆمینەی حاجیان. نۆمینەی حاجیان گەورەترین ڕۆژەکانی ساڵن. لەنێو ئەو نۆ ڕۆژەشدا ڕۆژی عەرەفە گەورەترینیانە، کەواتە ڕۆژی عەرەفە گەورەترین ڕۆژی ساڵە بە شێوەیەکی گشتی. تەنانەت لە ڕۆژەکانی نێومانگی ڕەمەزانیش ڕۆژی عەرەفە لە ڕۆژەکانی نێومانگی ڕەمەزانیش گەورەترە. ئەو ڕۆژە کە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم فەرمووی بە ڕۆژبوون تێیدا خوا سبحانه وتعالى ڕۆژوەکەی دەکاتە کەفارەتی گوناحی ساڵێکی ڕابردوو ساڵێکی داهاتووش. واتە بۆ ئەو گوناحانەی کە ئینسان با بڵێن گوناحی گچکەن و لەو گوناحانەی کە ئینسان لی پەشیمان دەبێتەوە، یا لەو گوناحانەی کە ڕەنگە گرنگیان پێ نەدا، خوا سبحانه وتعالى ئەو ڕۆژە دەکات بە کەفارەتی گوناحی 2 ساڵ. جا ئەم ڕۆژە ڕۆژی عەرەفە ئەو ڕۆژەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی باشترین دوعای ڕۆژی عەرەفەیە. بۆ چونکە خودی ڕۆژی عەرەفە باشترین ڕۆژە. ئینسان لە ڕۆژی عەرەفەدا خوا سبحانه وتعالى ڕێزی تایبەتی لەو ڕۆژە ناوە. لەو ڕۆژەدا هەر کەسێک کە دوعا دەکات باشترین دوعای کردووە. بۆیە زۆرێک لە زانایان و لە خواناسانی پێشان دوعاکانی خۆیانیان هەڵدەگرت. طبعا دەبێ ئینسان بەردەوام دوعا بکات، چونکە بەردەوام پێویستیمان بە خوای پەروەردگارە، پێویستیمان بە فەضڵ و نیعمەت و منەت و ڕەحمەتی خوای پەروەردگار هەیە بەردەوام. بەڵام خۆیان زیاتر ئامادە دەکرد تا دەگەیشتە ڕۆژی عەرەفە. لە ڕۆژی عەرەفەدا ئەوەی لە ناخ و دڵ و دەرونیاندا بوو، ئەوەی حاجەت و پێویستی دنیایی و قیامەتیان بوو، بۆ خۆیان، بۆ خانەوادەیان، بۆ کەسوکاریان، بۆ ئومەتی ئیسلام لەو ڕۆژەدا ئەوەی نەناو دڵیان بوو دەیان خستە سەرزوبانیان و دەیان کرد بە دوعا و ئاراستەی خوای پەروەردگاریان دەکرد جەل جەلالوهو. جا ڕۆژەکانیش دوعاکانی ئەو ڕۆژە زیاتر لە هەر دوعای دیکە، لیان لە دوعای هەر ڕۆژی دیکە زیاتر ئومێدی گیرابوونی هەیە. لە ڕاستیدا چونکە وەک باسم کرد خوا سبحانه وتعالى ڕێزی تایبەتی لەو ڕۆژە ناو بە فەزلی خۆی کە خوا سبحانه وتعالى ڕۆژێکی بۆ دیاری کردوین وەکو منەتێک وەکو نیعمەتێک بەر لە ڕۆژی جەژنیشە. طبعا بۆ ئەوی ئینسان هەمیشە هەروەکو چۆن لە ڕەمەضاندا ئێمە دەچینە نێو جەژن دوای بە ڕۆژوو بوون. لە جەژنی قوربانیشدا ئەگەر حاجیەکان خەریکی مەراسیمی حەجن، ئێمەش بۆ ئەوەی لە عیبادەتێکی تایبەت بێبەش نەبین، عیبادەتێک بکەین ئەنجامی بدەین عیبادەتێکی جیاوازتر بێ لەو با بڵێن لەو عیبادەتانی کە ڕۆژانە و لە شەوانە ئەنجامی دەدەین، اینجا بچینە نێو جەژنی قوربان. بۆیە ڕۆژومان بۆ دانراوە وەکو سونەتێکی گەورە و گرنگ لەو ڕۆژەدا ئەنجامی بدەین و خوا سبحانه وتعالى نوێژ و ڕۆژ و عیبادەتەکانمان لێ قبولکە بە فەزڵ و منەتی خۆی. مامۆستا حەسەن، خێردارترین یاخود گرنگترین ئەو زیکرانە یاخود ئەو سونەتانەی کە لەم ڕۆژانەیە پەیامبەری ئیسلام درودی خوای لەسەر بێ ئەنجامی داون و کردوون یاخود زانایان و شارەزانایانی ئاینی پیرۆزی ئیسلام پشتڕاستیان کردێتەوە کە چی بکرێت لەم ڕۆژانەیە بە دیاریکراویش لەم ڕۆیە کە ئێستاکە ئێمە لە سەرەتای ڕۆژەکەیان تقریبا؟ بەڵێ طبعا لەم ڕۆژەدا وەکو زانان فەرموویانە دوای ئەنجامدانی واجبات، بۆ نمونە واجبی سەرشانمان کە نوێژەکانە،
دوای ئەنجامدانی واجبات باشترین و چاکترین عیبادەتێک ئینسان ئەنجامی بدا لەو ڕۆژەدا دوای بە ڕۆژوبوونیشی طبعاً ئەوەیە دوعا بکات. دوعا لەو ڕۆژەدا باشترین عیبادەتە، چونکە لە دوعادا دوو شت هەیە کە زۆر گرنگە. خاڵی یەکەم ئەوەیە کە لە نێو دوعادا ئێمە اعترافەکەین بڵێن بە قودرەتی خوا سبحانه وتعالى، بە توانایی بێسنووری خوای پەروەردگار، بە ڕەحمەتی بێسنووری خوای پەروەردگار جل جلاله. لە نێو دوعادا دەڵێن خوای پەروەردگار ئینەکە عەلا کولی شەیئین قەدیر، دەڵێن پەروەردگارە وەڕەحمەتوکە کە خوا بۆ خۆی دەفەرمێ وەڕەحمەتی وەسعت کولی شەی، دەڵێن پەروەردگار ڕەحمەتی تۆ هەموو شتێکی گرتوتەوە، بێسنوورە. اعتراف بە گەورەی خوا دەکەین، اعتراف بە دەسەڵاتی خوای پەروەردگار دەکەین جل جلاله. دووەم خاڵیش اعتراف بەوە دەکەین کە ئێمە عاجزین، ئێمە بێتواناین، ئێمە هەژارین ئەگەر خوا سبحانه وتعالى بەفریامان نێت، ئێمە پێویستیمان بەردەوام بە ڕەحمەتی خوای پەروەردگارە. یەکەم هێز و قووەت و قودرەتی خوا، دووەم فەقر و عەجز و زیلەتی خۆمان. بۆیە بە شێوەیەکی گشتی دوعا لە لای خوای پەروەردگار زۆر خۆشەویستە. وەکو پێغەمبەر فەرموویەتی عەلەیهی سەڵات وەسەلام لەیسە شەیء ئەکرەمە عەلە الله ئەو عیند الله من الدوعا. هیچ شتێک نییە لە لای خوای پەروەردگار بەڕێز بێ بە ئەندازەی دوعا، چونکە لە دوعایە ئینسان خۆی زەلیلەکە. کە ئیسلام پێمان دەڵێ هەمیشە عەزیز بن، سەربەرز بن، هەز بە توانا بکەن، هەز بە قووەت و دەسەڵاتی خۆتان بکەن ئیلا بەرامبەر بەخوا نەبێ، لە بەرامبەری خوای پەروەردگار هەز بە زیلەتی خۆتان بکەن، بێتوانان بێدەسەڵاتن بە فعلی لا حول ولا قوة إلا بالله. ئێمە هیچین لە ئاسی خوای پەروەردگارە، چ قووەتێکمان هەیە، چ هێزێکمان هەیە. بۆیە بە دیاریکراوی دوای ئەنجامدانی نوێژەکان و دوای بەڕۆژوبوونیش بۆ ئەوانەی کە ئەتوانن بەڕۆژوو بن و بۆ غەیری حاجەکان بێگومان دوعاکردن باشترین عیبادەتە. دوعا بکەین، دوعا ئەوەندە زۆر بکەین حتا هیچ لە خواناسان ئەفەرموویە ئەگەر کەسێک توانی لە ڕۆژی عەرەفەدا دوای نوێژی بەیانی، لە دوای نوێژی بەیانیدا دەستەکانی بەرز کاتەوە، اینجا دەستەکانی دانەنێت، هەر خەریکی دوعا بێ، هەر خەریکی دوعا بێ، دەستەکانی دانەنێت تا بانگی مەغریب، هەر کەسێک توانی وا بکە باوا بکات. وەکو بڵێ ئەمە بۆ ئەوەیە کە پێمان بڵێ دوعا ئەوەندە گەورەیە بەتابەتی لە ڕۆژی عەرەفەدا، و دڵنیابن بە ئومێدترین دوعا بۆ گیرابوون ئەو دوعایە کە لەم ڕۆژەدا دەکرێت. بۆی ئینسان زۆر دوعا بکە لە بەیانیەکەیەوە کە ئێمە بەشێک لە کاتەکەیمان تێپەڕاندووە لەمە و دواش، بە تایبەتی دوای نیوەڕۆ، بە تایبەتی تر دوای عەسر، لە دوای نیوەڕۆ تا مەغریب، بەڵام بە تایبەتتر لە دوای عەسر تاوەکو مەغریب کاتی دوعایە، کاتی ئەوەیە ئینسان ئیدی لە هەموو شتێک خۆی دوور خاتەوە، بیر و خەیاڵی خۆشی لە هەموو شتێک پاک کاتەوە، بەس سەرقاڵی ئەوە بێ دوعا بکە. لە کوردەواریان ناڵێ دەڵێ دەردە دڵی خۆت لای کەسێ بکە دەردی هەبێ و دڵی هەبێ. باشە ئەی زاتێک پەروەردیگارێک کە دەرمانی دەردەکانی لەلا بێ و ئاگاداری دڵەکان و نهێنیەکانی دڵەکان بێ، ئینسان لە ڕاستیدا دەردە دڵی خۆی لای خوای پەروەردگار بکات. نەخۆشە ئینسان ئامانجێکی هەیە، ئاواتێکی هەیە، خەفەت و خەمێکی هەیە، داوای شتێک دەکات بۆ دنیای بۆ قیامەتی، ئەوەی لە دڵیدا هەڵی ڕێژێت. خوایەک ئەکرەم الئەکرەمینە ئەرحەم الڕاحیمینە بۆشی دیاری کردوین، ڕۆژێکی گرنگی بۆ دیاری کردوین، ڕۆژێکی گەورەی بۆ دیاری کردوین. لە ڕێی پێغەمبەرەکەمانەوە صلی الله علیه وسلم پێمانە فەرمێ دوعا بکەن، بپارڕێنەوە، دەستان بەرزکەنەوە. خوای پەروەردگار زۆر لەوە کەریمترە، زۆر لەوە خاوەن کەڕەم و فەزڵ و منەتی زۆرترە لەوەی کە ئینسان دەستی بەرز کاتەوە بۆ لای خوای پەروەردگار، خوای گەورە بە دەستی بەتاڵەوە بەبێ ئومێدی و بیجێڕێتەوە. بۆیە ئینسان هەرچی دوعایەکی هەیە داوای هەر شتێک دەکات، بۆ دنیاش و بۆ قیامەتیش. ربنا آتنا في الدنيا حسنة، بۆ دنیا خوای حەسەنەمان پێ بەخشە، وفي الآخرة حسنة، بۆ قیامەتیش حەسەنەمان پێ بەخشە، چاکەمان پێ بەخشە. ئینسان داوای هەموو شتێ بکە. واللهی ئەمڕۆ ڕۆژی ئەوەیە ئینسان دەردە دڵی خۆی بکات، شەکوای حاڵی خۆی بکە، مناجاتی خوای پەروەردگار کە جل جلاله بۆ هەموو شتێک، بۆ ورد و درشت. تەنانەت وەکو پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم ئەگەر بۆ بڵێن قەیتانی پێڵاوەکانیشتان، ئەوەی کە دوور لە ڕووتان پێڵاوی پێدەبەسرێتەوە، ئەگەر ئەوەش بوو ئەوەش داوا بکەن لە خوای پەروەردگار جل جلاله، داوای هەموو شتێ بکەن. حتا دەگوترێت پێغەمبەر موسا
فەرمووی پەروەردیگارە هەندێک بابەت هەیە هەندێک شت هەیە من شەرمەکەم دوعا بکەم و داوا لە تۆ بکەم شتەکان گچکەن فەرمووی ئەی موسا تەنانەت عالەفی باشە ئالیکی حیوانات و ئاژەڵەکانیش لە منەوە داوا بکە داوای هەموو شتێک بکە لە خوای پەروەردگار شتی گچکە بێ شتی گەورە بێ شتی گچکەش ئەگەر خوای گەورە بۆت ئاسان نەکە ئاسان نابێ شتی گەورەش لای خوای پەروەردگار هەر ئاسانە هەر گچکەیە بۆی ئینسان لەو ڕۆژەدا بەڕاستی دەرفەتە ڕۆژێکە وەکو گەورەمان عومەری کوڕ خەتاب فەرمووی لە عەرەفەدا فەرمووی هونا تسکەب العەبرات ئەلێرەدا فرمێسکەکان دەڕژێن لە چێوی عەرەفەدا ئەگەر لەوێدا وەکو جێگە وەکو شوێنی هەر ڕشتنی فرمێسک بێ بێگومان ئەو ڕۆژەش وەکو کات و سات و زەمەنی ئەوەی ئینسان فرمێسک هەر ڕێژێ جا هەر کەسە و بۆ شتێک هەر کەسە و معاناتێکی هەیە گرفتێکی هەیە نەخۆشیێکی هەیە ناخۆشیێکی هەیە گرفتێکی کۆمەڵایەتیە کەسێک گرفتێکی دارایی هەیە هەر کەسە خوامان یەکە جەل جەلاله ئەرحەم الراحمینە دەفەرمێ وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعاني زۆر باش مامۆستا ڕەنگە ئێمە بەڕاستی نەزانین کێشەوی لێ قەدرە بەڵام خۆزانین کە ڕۆژی عەرەفەیە و زۆر بۆمان خۆمان بۆ ئامادە کردووە بەڵام سەرقاڵیمان بە دنیاوە و لەبەرەوەی لە بەردەمبوونەیەکی گەورەیان زۆر جار پێویستمان بە ئامادەکاری هەیە ئەوە بەشی خۆی هەیە بەڵام چەندە پێویستە ئێمە ئەم ڕۆژەمان تەرخام بکەین بخوای گەورە ینی جیاواز لە ڕۆژانی تر ڕەنگە کەسێک نەشتوانێ بەشدار بێ لە عیبادەتەکانە یاخود نەتوانێت دەم بە زەکر بێت تۆ چه ئامۆژگاریەکمانەکەی چی بکەین لەم ڕۆژەیە بۆی ئەو پاداشتە گەورەیە لە دەست خۆمان نەدەین ئەگەر کەسێکیش عوزرێکی هەبێ بۆ نمونە بە ڕۆژ نەیتوانی بێ بە ڕۆژ و بێ یاخود ئەوە تا سەرقاڵێکی زۆری هەبێ خۆ دەتوانێت بە هەندێک یادکردنەوەی خوای گەورە هەر بەشدار بێ لەگەڵ حاجیانی ماڵی خوای گەورە والله طبعا ئێمە ئەگەر بۆ دنیا ئۆفەرێکی تایبەت هەبێ بۆ شتێک لە شوێنێک لە جێگەیەک شتێکی تایبەت دابەش بکرێت زۆر جاری وهەیە بینیومانە لە کردنەوەی مۆڵێکدا لە بابڵێنکردنەوەی شوێنێکی تیجاری و بازرگانیدا کە شتێکیان داوە بە خەڵک هەر کەسێک لەو کاتەیە لەو شوێنە ئامادە بێ کۆمەڵشتی پێدەدرێت چ بە بەلاش بێ چ بە هەرزانتر بێ لە نرخی خۆی هەرزانتر دەبینین یعنی خەڵک چۆن با بڵێن کۆ دەبنەوە لەوێ خەڵکێکی زۆر حەشامەتێکی زۆر ئیزدیحام دروستە بێ لە پێناو شتێک دەستیشیان دەکەوێ یان ناکەوێ نازانن لە ڕەنگە بڕەکەشی زۆر کەم بێ دێ حەیف نییە ئینسان ڕۆژێکی دیاریکراوەکە ئەوەی کە جەنابەت فەرمووت ڕۆژێکی دیاریکراو کە خوا سوبحانە وتعالە هەموو نەفەحاتی پەروەردگاری ئەو ڕەحمەت و بەرەکەت و سەکینەتی خوادا دەبەزێت هەموومان پێویستیمان بە ڕەحمەتی خوایە ئێمە چین ئێمە چۆن دەتوانین سەرکەوتوو بین ئێمە چۆن دەتوانین بەختەوەر بین ئێمە چۆن دەتوانین دڵمان ئاسوودە بێ ژیانمان پڕ بێ لە ئارامی ئەگەر خوا ڕەحمەتی خۆیمان بۆ نەنێرێت ئەگەر خوا ڕەحمەتی خۆیمان لێ بگرێتەوە پەنا بۆ کوێ دەبین بۆیە ئەو ڕۆژە ڕۆژێکی زۆر گرنگە بە فعلی ئینسان ئەو چەند کاتێک کە ماومانە ئەو چەند ساتێک کە ماومانە ئاگامان لێی بێت با لە دەستمان نەچێت چونکە بەس خوا دەزانێت جەل جەلاله ئایا ساڵێکی تر دەگەینەوە ئەم ڕۆژە یان ڕا یان نا پێغەمبەرمان صلی الله عليه وسلم بە هاوڵەکانی فەرموو بە هاوڵەکانی خۆی فەرمووی لعلی لا ئەلقاکم بعد عامی هذا ڕەنگە ساڵێکی تر پێتان نەگەمەوە فعلا ساڵی داهاتوو پێغەمبەر صلی الله عليه وسلم پێیان نەگەیشتە وەفاتی کرد ئێمەش ڕەنگە ئەم ساڵە ئێستا زیندوین خوای پەروەردگار تەمەنی پێداوین تەمەنی درێژ کردوین گەیشتون بەم ڕۆژە والله نیعمەتێکی گەورەیە والله ناز و نیعمەتێکی گەورەی خوای پەروەردگارە بە قەدری بزانین هەستی پێ بکەین و بیقۆزینەوە بۆ ئەوەی خۆمان لە خوای پەروەردگار سوبحانه وتعالى زیاتر نزیکەینەوە بۆی دوعا بکەین بۆی بپارڕینەوە لە خوا سوبحانه وتعالى پەروەردگار لە گوناحەکان خۆش دەبێت پەروەردگار عیب و کەم و کورتەکان دادەپۆشێت پەروەردگار ناخۆشیەکان لا دەبە خوای پەروەردگار شیفا بۆ نەخۆشیەکان دەنێرێ پەروەردگار دەروی ڕەحمەت دەکاتەوە لەسەر بەندەکانی خدا فتاحە يفتح أبواب الخير هرچی خير و چاکە هەیە کلیلی هەموو دەرگاکانی خێلای پەروەردگارە جەل جەلاله داوای بەهەشت لە خوای پەروەردگار بکەین داوای دوورکەوتنەوە لە دۆزەخ لە خوای پەروەردگار بکەین جەل جەلاله زۆر سپاس دەکەین مامۆستا گیاندەسەکان و خۆش بێ خوای گەورە پاداشتی خێرت باتەوە سپاس بۆ وتە شیرینەکانت یەک خولەک ئەگەر لەگەڵمان مابێتەوە مامۆستا دیارە
یەک خولەک مامۆسا کاتمان زۆر نیە گەر پەیامێکی ترت هەبێ بە دەرفەتی بزانین سپاس دەکەین. والله لەم یەک خولەکە هەر ئەوە دەڵێم شتێک بەبیر خۆم و مسلمانان دێنمەوە کە ڕۆژی عەرەفە و مەراسمی حەج بە شێوەیەکی گشتی تەماشا دەکەین کە چۆن مسلمانان یەک پۆش دەبن، مسلمانان یەک ڕەنگ دەبن، مسلمانان یەک جۆر ڕەفتار و هەڵس و کەوت ئەنجام دەدەن کە خوا فەرمانی پێکردوون. داوا لە هەموو مسلمانان دەکەم هەست بەو برایەتیە بکەن کە ئێمە بەندەی خواین برای یەکترین. هەندێک تەفرەقە و دووبەرەکی کەوتۆتە نێو مسلمانان بەدەستی دەرەکی بەدەستی نامسلمانان کەوتۆتە نێو مسلمانان. هیوادارم ئەو مسلمانانەی کە سەرقاڵن بەدژایەتی کردنی مسلمانی دیکە برایانی خۆیانەوە لەم ڕۆژەدا ڕۆژێکی پیرۆزە، لەم ڕۆژانەی داهاتوش کە ڕۆژانی جەژنن چاو بە خۆیاندا بجێڕنەوە، واز لە تەفرەقە و دووبەرەکی بێنن، واز لە مەذهب و مەذهبگەرایی بێنن بەو معنایی کە دژایەتی یەکتری بکەن لەسەر ئەساسی مەذهب و کۆمەڵی ڕاو بۆ چوونی جیاوازی و فەرعی لە بینی زانایانە بگەڕن بۆ لای خوا سوبحانە وتعالە تەوبە بکەن لەم جۆرە کارانە، چونکە لەم حاڵەتانە تەنها هەست بە ئیمان لاوازی خۆیانەکەن و تەنها دژمنیش لێ سودمەند دەبێ و بێگومان شەیطانیش زۆر دڵی پێخۆشە بێ. خوش دەفەرمێ وەقل لعبادی یقول التي هي أحسن إن الشيطان ينزغ بينهم. خوا سبحانه وتعالى هەمومان بەرەو لای خۆی بجێڕێتەوە چاکەکانمان لێ قبولکە لە گوناحەکانیشمان خۆش بێت و دەستی ئەوەش خۆش بێ. خوای گەورەی لەتان قبولکە یا رەبی. مامۆستا حەسەن عەبدوڵڵا کە لە شاری هەولێرەوە لەگەڵمانە بوو، ئومێ دەکەین خوای گەورە تاعات و عیبادەتی هەموو لایەک قبولکە و بتوان ئەم ڕۆژە بە خێر و بە عیبادەت و بە نزاکردنەوە بەسەر بەرن.